بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕاسی و 6 باسی بابەتی کەرتەکان و شێوەی زانستی. لێرە زیاتر باسی ئەوەیە کو بژمێری بەکاردێنین لۆ ئەوەی کەرتەکان کۆ بکەینەوە و ئەنجامەکەشی سەرجەمەکەشی یان جیاوازیەکە یان ئەنجامی لێکدانەکە وەکو کەرت بنووسرێ. بێگومان جیاوازی هەیە لە مابەینی بژمێر و بژمێر. لێرە هەندێک لە بژمێرەکانیان بەکارهێنایە و نووسرایە کردتا یان پەنجە لەسەر چ دوگمەچیدا بگرین هەتا بتوانین ئەو کردارانە ئەنجام بدەین. ئەمن لێرە زۆر باسی ئەو بژمێرانە ناکەم چونکە لێرە باسکرایە تەنیا دێمە لای هەوڵ بدە و باسی ئەوەی دەکەم کە ئەو کەسانەی ئەگەر بژمێریان نەبوو کو ئەو کەرتانە کۆ بکەنەوە بەهۆی بەکارهێنانی ئەو بژمێرانەی ئۆنلاین کە لە ئینتەرنێت هەیە. دەنووسین وەکو لێرە چ نووسرا بوو فراکشنز واتە کەرت، کالکولیتەر و فراکشنز. ئەوها ئەو دوو شەی دەنووسین لێرە. ئەمن ئەو ماڵپەڕەم پێ باشە کالکولیتەر خاڵ نێت یان دۆت نێت. ئێرە هەر دەبژێرم فراکشن کالکولیتەر. ئەو جا وەکو لێرە دیارە کرتەی لێرە دەکەم کلیر هەمووی دەسڕمەوە. ئەو جا ژمارە چینوێ لێرە دەنووسم. ژمارەکەی من 1/4 بوو. 1 لێرە 4 لێرە. کەرتەکەی دیکەش چەند بوو 2/7 بوو. دیسان ئەویش دەنووسم لێرە 2 لێرەش دەنووسم 7. پاشان چونکە کەرت کۆ هەبوو لە مابەینی کۆیەکە هەڵبژاردرایە. ئەگەر کۆ نەبی بۆ وێنە کەم هەبوو لێرە ئەمن کەمی هەڵدەبژێرم یان لێکدانی هەڵدەبژێرم یان دابەشی هەڵدەبژێرم. ئەو جە پاشان کە کەرتەکانی خۆم نووسی کرتەی لێرە دەکەم کالکولیت. ئەوها کۆکردنەوەکە ئەنجام دەدرێ. ئەنجامەکەش یەکسانە بە 15 لەسەر 28. ئەوهاش دەنووسرێ وەکو ژمارە چیدەی. وێنەکەشی دروستکرایە 1/4 چەندە بەنزیکەی و 2/7 چەندە و ئەنجامەکەشی چەندە. پاشان لێرە باسکرایە ئەگەر هاتوو ئەمن بژمێرم نەبوو بەخۆم بەدەست کو ئەو دوو کەرتەی کۆ دەکەمەوە. بێگومان وەکو لەوانەکانی پێشتریش باسم کردیا ژێرەی کەرتەکان دەبی ئەمن ڕێک بێخم. دەنا ناتوانم هیچ کات کەرتەکان نەکۆ بکەمەوە نە لێ دەرکردن ئەنجام بدەم چونکە لێرە یەکەچیان ژێرەی 4 یەکەچیان ژێرەی 7 نابی. هەردووچیان ژێرەکان دەبی بکەمە 28 بەهۆی لێکدانی کەرتی یەکەم لە 7 سەرە و ژێرە کەرتی دووەمیش لە 4 سەرە و ژێرە. لەو وانەیە زیاتر باسی ئەوەی دەکەن کو بژمێر بەکاردێ. ئەگەر جارشکە پرسیاری دووەمیش چاکەین پرسیاری دووەم 7/8 کەم 2/3 لێرە دیسان بسڕمەوە هەمووی 7/8. لەو لایەکەی دیکەشم ئەو جارەی کەم لە مابەینیان هەیە 2 لێرە 3 لێرە لە خوارەوە. ئەو جە لە مابەینەکەی ئێرە ئەمن نێگەتیڤەکەی هەڵدەبژێرم. ئێستا کرتە لێرە دەکەم کالکولیت. ئەنجامەکەی ئەو های لێدە یەکسانە بە 5/24. بێگومان دیسان ژێرەکانی وەکو یەک نییە. ئەگەر بە دەست ئیشەکەی بکەی ژێرەکان دەبی بکەیە هەردوو ژێرەی بکەیە 24 بە لێکدانی کەرتی لای چەپ لە 3 و کەرتی لای ڕاستیش بێگومان بە کوردیەکەی بە پێچەوانەیە. کەرتی یەکەم 7/8 کە دەکەویتە لای ڕاست ئەوی دەبی لێکدەی لەگەڵ 3 کەرتەکەی دیش لێکدەی لەگەڵ 8. ئەوە
ئەنجامەکەشی ئەوها دەرچوو کاتە ئەو ماڵپەڕە باشە لۆ ئەوەی بەکاری بینی ئەگەر هاتوو بژمێرت نەبوو. ئەگەر بێمە لای لاپەڕا 37 جۆرە ژمارە چی دیکەم هەیە بۆ وێنە ئێرە بژمێری ڕوونکردنەوەی بەکاربینە بۆ هەژمێرکردنی هەر بڕێک. ئەو جارەی ئەو ژمارەم هەیە 5 فاریزە 76 لێک درایە لەگەڵ 10 توان 13 ئەو جە لێک درایە کەوانە واتە لێکدان واتە لێرە لێکتان هەیە. ئەگەر بژمێرم هەبوو ئەوە زۆر باشە، ئەگەر نەمبوو دیسان دەچمە ماڵپەڕی گوگڵ دەگەڕێم لە بژمێرە چی باش. ئەو جارەی لە گوگڵ چ دەنووسم ئەو سێ وشەیە دەنووسم ساینتیفیک نۆتیشن کالکولیتر کە هەر سێکم نووسی دێمە هەمان ماڵپەڕ، بەڵام ئەو جارەی ئەو ماڵپەڕە یان ئەو جێ باشە ئەگەر ژمارەم هەبوو داتوانێ لەگەڵ بوو. لێرە نووسرایە X و Y واتە ژمارەی یەکەم و ژمارەی دووەم. ئەگەرە من تەمەشایی پرسیاری ژمارەیەک بکەم ئەو ژمارەی دەنووسم ئێستا 5 فاریزە 76 جاران داتوان 13. 5 فاریزە 76 لێرەش دەبەخۆی نووسرایە تەنیا توانەکەی دەگۆڕم. و داتوان کەم یان نێگەتیڤ 20. پاشان ئەو ژمارەی ئێرە زۆر گرنگە واتە دەمەوێت چەند خانە هەبی لە ڕاستی فاریزەی. زۆر گرنگە ژمارە چی گەورە دانێم 30 و 20 و شتێوها، چونکە ژمارەکانی من زۆربەیان زۆر ژمارەی گچکەنە بۆ وێنە لێرە ئەو ژمارەی زۆر گچکەیە نێگەتیڤ 20 کەواتە مادەم نێگەتیڤ 20م هەیە لێرە من دەبی ژمارەکە گەورەتریش بی لە 20. پاشان هەڵدەبژێرم چ هەبوو لە مابەینی ئەو دوو ژمارەی جاران و لێکدان هەبوو کەواتە ئێرە هەڵدەبژێرم. ئەگەر هاتوو کەمکردنەوە بوو یان لێک دەرکردن بوو ئەوەی هەڵدەبژێرم، کۆکردنەوە ئێرە، دابەش ئێرە، توان ئێرە، ڕەگ ئێرە و دووچاش ئێرە. ئێستا ئەنجامەکە بە شێوەی زانستی نووسرا بووە 3 فاریزە 5 8 8 4 8 جاران دەتوان نێگەتیڤ 6. ژمارەکە وەکو ژمارە چی دەیی نووسرا بەو شێوەیە. ئەگەر بمەوێ پرسیارە چیتکە پرسیاری دووش چاکەم بە هەمان شێوە جاران داتوان 2 فاریزە 9 جاران داتوان 7. لێرەش زۆر گرنگە دیسان بنووسم ژمارە 30 ئەو جە چونکە دابەش بوو کرتەی لێرە دەکەم لۆ دابەشی. ئەنجامەکەی چی لێ هات؟ بێگومان پێویست ناکە ئەمن ئەو هەموو 30 ژمارەی بنووسم، ئەمن تەنیا ڕەنگە 2 خانەی بنووسم لە لای ڕاستی فاریسە، بەڵام توان سەیەکە ئەوە گرنگە. ئەنجامەکەی ئەو های لێ هات. ئەگەرە من لێرە لە جیاتی 30 بۆ وێنە نووسیم 20 بزانم چی لێ دێ، یان نووسیم 5 بزانم هەر باشە. ژمارەکە ئەو های لێ هات. 5 خانە هەیە لە لای ڕاستی فاریزە. ئەگەر هاتوو ئەمن بژمێرم نەبوو یان بژمێری ڕوونکردنەوەیم نەبوو، بە هەمان شێوە ژمارەکانی دیش دەینم لێرە چاچیان دەکەم. هەمووی لێکدان و دابەشکردنە. ئەو پرسیارانەی دیش کەمایە بۆ وێنە پرسیاری 11 دیسان دابەشکردنە
و پرسیاری 12 ئەویش هەر دابەشکردنە. بەڵام 446 ملیار کو دەنووسم 446 دەتوانۆ و ملیۆنیش 135 داتوان 6 پاشان بە بژمێریان بەدەست دەتوانم ژمارەکان ئەوها دابەشکەم. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانێکی نوێ هەر بژی.